دوای تێپەڕینی زیاتر لە 20 ڕۆژ بەسەر ڕاگەاندنی پرۆژەی سیستەمی بە ئەلیکترۆنیکردنی موچە ڕۆژی سێشەممە پرۆژەکە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان چووە بواری جێبەجێکردنەوە لە هەولێر و سلێمانی و دۆک بۆ تۆمارکردنی ناوی سەرجەم موچەخۆران بنکەی تۆمارکردن کراوەتەوە و لەو چوارچێوەیەشدا لە بانکی بێخاڵ لە شاری هەولێر پرۆسەی تۆمارکردنەکە بەڕێوە چوو بەشێک لە فەرمانبەران لەوێ ڕێکارەکانیان تەواو کرد. یەک لە گرفتەکانمان کە چارە سەر دەبیتن کە مەسەلەی موچەیە و دووبارە نەبوونەوەیە بە سیستەمێک چونکە هەمومان گرفتمان هەیە هەموو خەڵکی کوردستان گرفتی هەیە بۆیە کە هەر یەک لە خۆیەوە کە بەشدار دەبێت بەشداریەکی گرنگە لەم پرۆسەیە کە لە دەرئەنجامەکەی بە حاڵەتێکی ئیجابی لەسەر هەرێمی کوردستان و حکوومەت و خودی ژیانی فەرمانبەران و موچەی فەرمانبەران دەگەڕێتەوە. لە بانکی ئامەد لە شاری دۆکیش پرۆسەی تۆمارکردنی ناوی موچەخۆران بەڕێوە چوو بەڵام بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا لە سەرتاسەری ئەو پارێزگایەدا زیاتر لە 20 بنکەی دیکە بکرێنەوە و ڕۆژانەش لە هەر بنکەیەکدا 150 کەس ببینرێن بۆ تەواوکردنی ڕێکارە یاساییەکان. یا چاوەڕێگیری بۆ تۆمارکردن ئەم چاوەڕێینە و 200,000 کەسان تۆمارکەین دهۆکێ پارێزگا دۆکێ ماوێ vê prosesê sê heyvin heke va sê heyva da tamam nebû em şin temametî jî bideyne ser heta em hemî xilas bkەین. هاوشێوەی هەولێر و دۆهۆک لە شاری سلێمانیش لە بانکی هەرێم پرۆسەکە دەستی پێکرد بڕیاریشا پرۆژەی سیستەمی با ئەلیکترۆنیکردنی موچە لە سێمانجی داهاتوودا تەواو بکرێت و 1,400,000 موچەخۆر ناوی خۆیان تۆمار بکەن. پرۆژەکە پرۆژەیەکی گرنگە چونکە ئەبێتە هۆی چاکسازی لە کاری ئیداریەکان و داراییەکانە کە دوو موچەی یا سێ موچەی نایاسایی هەمووی ئەگرێت ئەمە یعنی نایڵێت تێپەڕ بێت بەسەر سیستمەکە ڕەفزیەکە. پرۆژەکە لەلایەن کەسانی شارەزا و پسپۆڕی کوردەوە سەرپەرشتی دەکرێت و بریتە لە تۆمارکردنی ناوی سەرجەم موچەخۆران لە سیستەمێکی ئەلیکترۆنی ناوەندیدا بە ئامانجی نەهێشتنی موچەی نایاسایی و دوو موچەی و دەستکەوتنی داتایەکی دروست لەسەر موچەخۆرانی حکوومەتی هەرێم. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.